هەڵبەتە باس لە شێوازی دارایی بانکی تەقلیدی و ئیسلامی و بوبەرهێنان لە ڕووی سوود و قازانجۆ دەکرێت بە شێوەیەکی گشتی لە لای هاوڵاتیان خۆمان کە کاتێک باس لە ئەو قیسانە دەکەی لە بانقی هێنی بەتایبەتی ئەو کەسانی کە بە جۆرێک لە جۆرەکانەگر بابەتەکە زۆر پێویستی نەبێت بە هۆکاری ئەوەی کە سوود و قازانجەکەی دەچێتە سەری ئەو بابەتی کە لە ڕۆوە دینیەکەیەوە دەستی بۆ دەبن دەیان وەستێنێت لە هەمان کاتیشدا با بڵێ بە جۆرێکی دیکە شێوازی دارایی بانقی ئیسلامی هەیە کە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان کە ئەو هاوڵاتیانە ئەگەر زۆر پێویستن بە ڕەکیشانی پارە بەهێنانی پارە ڕەنگە دەست بۆم بابەتە بەرنجا تایبەت بەم بابەتە بەراوردکاریە کراوە. میێرەبان ئەوەی کە هاوڵاتیانیش زۆر جار دوودڵن لەوەی قەرزەکە لە کام بانک وەربگرن بانقی ئاسایی یاخود بانقی ئیسلامی ڕاستە کە ئەمەش گرفتێکە ڕۆژانە ڕوبەڕووی هاوڵاتیانە بێتەوە. باش جا ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان چەند پرسیارێک با بڵێن دەهێنێت ئایا ئەو سوودێک کە دەچێتە سەری لە هەرێک لە بانقەکان چەندە بۆ بانقێکی دیکە چی دەوێت جا تایبەت بەم بابەتە توێژنەوەی یاخود با بڵێن توێژنەوەی کراوە بەراوردکاری کراوە کە چەند بانقێکی لە هەرێمی کوردستان بە با بڵێن بەراوردکاری وەرگیراوە باس ئەم جیاوازیانە دەکات و باس لە سوود و با بڵێن ئەو کاریگەری دارایی دەکات کە شێوازی دارایی بانقی و ئەو هاوکات بانقی تەقلیدی و هاوکات شێوازی دارایی بانکی ئیسلامی هەیەی بۆ بەرهێنان تایبەت بم بابەتە زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر خۆشی عوسمان کا بەڕێزیان توێژن لە ستودی بەیانی کورسانی نوێژمیان خات و خۆش سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سپاس بۆم دەرفەتە بەخێر هاتی سپاس بۆم دەرفەتە بۆ منتان دکتۆر دەمەوێت باسی ئەوە بکەین کە بە جۆرێک لە جۆرەکان بەڕێستان بیرتان لەوە کردوتەوە کە باس لەم بابەتە بکەن بەراوردکاریەک بکەن لە نێوان بانکی دیارایی و هاوکات بانکی تەقلیدی و بانکی ئیسلامی چۆن بەبیر لەمە کراوەتەوە کە کارێک بکەن بەراوردکاری بکەن لەسەر ئەم دوو جۆری بانکە لە هەرێمی کوردستان. بەڵێ وەڵاهی سەرەتا بەنیسبەت بانکی تەقلیدی و بانکی ئیسلامیەوە هەردووکیان متفقن واتە ڕێکەوتون لە ناو هەندێ مامەڵەیانە کە ئەیکەن بەڵام هەندێ مامەڵی جیاواز هەیە کە بانکی ئیسلامی قبوڵی پێ نیە لە بەرەوەی لەسەر ئەساسی شریعەتی ئیسلامی ڕێگە پێنەدراوە یعنی فەرقی ئەساسیشیان ئیشکردن بە ڕیبایە واتە سوود کە ئێستا پێڵێن سوود خۆی سووە بەڵام ئێمە لێرەیە وەکو توێژینەوە کە کردومە ئەم فکریان بۆ هات بەڕاستی مقۆمەقۆی ئەوە هەبوو کە هەندێک کەس یعنی باسی ئەوە کرد گوایە ینی بانکی ئیسلامی کە ڕبحی زۆرترە چکێکم ئێمە لێرێشە کەریمەی ڕبح و فائیدە جیاوازی هەیە هەر لە ناو توێژینەوەکەیە دەرم خستووە چکێکم کە باس لە ڕبحەکەین واتە تۆ ڕێژەیەکی ڕبحی ڕێگە پێدراوە کە لە هەموو مامەڵەیەک و تەعامولێکاکرێ بەڵام ئەو تەعاملەی کە لە فائیدەیە ئەکرێت واتە ئەو بانقە هەڵەستێت بەوەی کە قەرزێکەیە کە بە ڕێزیشتان پێشووتر ئاماژەتان پێیا لە بینی خۆتانە بەوەی کە ڕێژەیەکی زیاد لێ وەرەگرێتەوانێ کە ساڵانە بێ یاخود مانگانە پارەی دەچێتە سەر بە ڕێژەی لە سادا ئیتر ئایا ئەم ڕێژەیە چەنە لەگەڵ متفقە بن دوایی بە پێی ئەوەی کە ڕێکەوتون ئەمە لە تەقلیدیا ڕێگە پێدراوە بەڵام ئێمە لێرەیە کە باز لە بانقەکەین یەکەم شت سەرەتا ئەبێ بزانین بانقی ئیسلامی وەکو بانقی تەقلیدی هەردووکیان بانقێکن وەسیتن لە بینی متعاملین واتە و کەسانی کە کاریان تێکاوە مودیعین ئەوانی کە پارەیان لادانێ و مساهمین ئەوانی کە پارە ئەخەنەوە بەرهێنانەوە ئێمە لێرەیە کە بانق باسەکەین بانق واتە هۆکاری سەرەکی بانق ئەوەیە کە دامەزراوەیەکە بۆ مەسلەی تەنمیە اقتصادی و اجتماعی واتە گەشە سەندنی ئابووری و پەرەپێدانی تەنمیە و ئیعمار و ینی گەشە سەندنەوەی هەر وڵاتێک ینی بانقیتیایە بۆ ئەبێ بەو شێوەیە کارکات بەڵام لێرەیە کە هەردوو بانقەکەم مقارنە کردووە لەم توێژینەوەیە کە من داتای 2014 بۆ 15 هەردووکیان بە تەقریری سەنەوی واتە تەقریری ساڵانەی خۆیان داتاکانم وەرگرتووە مقارنەم کردووە لێرەیە شێوازی تەعاملیان کە کردویانە با بڵێن هەردووکیان اعتیمادی کولیان لەسەر مەسادیرە طبعا هەموو بانقێک مەصدەری خارجی و داخلی هێواتە ذاتی و ناوخۆیی و دەرەکی بەڵام سیغەی کارکردنەکەی ئیسلامی چی جیایەکاتەوە لەگەڵ سیغەی تەقلیدیە ئەوەیە کار ئەکات بە چەند شێوازێکی مامەڵە و ئالیاتێکی جیاواز کە جیاوازە لە سیغەی تەقلیدی وەکو
یەکەم مزاربە یعنی ڕێگە پێدراوە واتە کەسێک بەکارکردن کەسێک بە جوهد کەسێکیش یاخود ئێمە لەگەڵ بانقەکەی بێت ینی باسەکەی بانقەکە دەوری کەسەکە ببینێ ئەم بە پارە ینی لایەنێ بە پارە لایەنێ بە جوهد ئەو کاتە هەردووکیان لە ڕبح و خەسارەیە چییە بەشدارن ینی بەڵێن لە سوود و قازانجا لە کۆتایی کارەکەیە و لە دوایە کارێکی تر هەیە کە ئەوان زیاتر یاتیما دەخەنە سەری مشارەکە واتە مشارەکە لە ڕەسی مال و سەرمایە واتە پرۆژەیەکی ئیستیسماری و بەرهێنانیەتە پێشەوە بانقی ئیسلامی ئەو کەسانی کە بەشداریەکەن کولی یەکێک لەوان ڕەسمالێکدا ئەنێن بە متەساوی ئەو کاتە هەمووشیان بەشدارە بن بە هەمان شێوە مادەم ڕێژەکەیان وەکو یەکە لە دوایە بە هەمان شێوەی متەساوی لە ڕبح و خەسارەی ئەمانە هەمووی ئیشکال دروست نابێ و ئاساییە یەکێ لە کارە هەرە سەرەکیەکان کە ئێستا بانقی ئیسلامی ئاعتیمادی خستۆتە سەری مڕابەحەیە مڕابەحە واتە ببورن کە ناتوانم ینی بە کوردیەکەی زاراوەکان زیاتر مامۆستا خۆشی عەرەبیە بەڵێ ینی بەڕاستی مڕابەحە ینی کەلیمەیەکە بڵین ڕبح وەرگرتنە بە طریقەیەک کە گونجێنرابێت ینی بە کوردی زۆرجار بە عەرەبیەکە باشتر لێتی ئەگەی بەڵێ واتە وەسیتە بانقەکە نێوەنجۆک و نێوەنگیرێک بەڵێ نێوەندگیرە بەڵام چۆن نێوەندگیرێک ئێمە وتمان ئەگەر پارەی زیادە وەرگری بە فائیدە حساب بەڵام لێرە بە فائیدە حسابی ناکا لەبەر ئەوەی ئەو شتە وجودی نییە لە ئەساسە پێڵێ بۆ نمونە کەسێکە چێت بە نمونە سیارەیەک لە بانقێکی ئیسلامی بێ و لە تەقلیدی بێت زۆر کەسە چێت سیارە ئەکڕێ باشە کاتێ سیارەکە ئەکرێت بانقەکە هەڵەستێت لەوەی کە سیارەکە بە مواسەفاتانی بەڕێز داوات کردووە داوایە کات لە مؤسسە سەرەکیەکە و لە شەریکەکەەوە تا بۆیەت کولفەی دێچێت طبعاً ئەو کولفەیە کە ئەو وەرێگری حەقی پەیداکردنی ئەمە و حەقی مامەڵە بەسیتەکانی کە ئەکرێت ئاسایەکان وەکو تەعاملی بەیع و شیرا یعنی فرۆشتن و کڕین کە ڕێگە پێدراوە لە هەموو سیغەیەەکە لێرە هیچ ئیشکالێک نییە کەسەکە ئێستا لێرەیە بانقەکە وەسیت بوو لە بینی شەریکەکە و کەسەکەیە سیارەکەی گاتە دەست حەقی ئەوە با بڵێن دەوەرەقە زیاتر وەرئەگرێ بۆ نمونە بە دەفتەرێکە ئەڵێ بڵێن تێچوە حەقی تێچوونەکەیە بەڵام کاتێک بێنیت لە بانقێکی تەقلیدی بە هەمان شێوە لەوانەیە هەمان ڕێژە وەرگرێ یعنی ئێمە قسەکە لەمەیا بوو هەمان تەعامل بڵێن کە ئەیکا ئەو بۆی پیاکەوازیەکەی ئەوەنە زۆر نییە بەڵێ ئەم سیغەی مڕابەحە بەکار نایەنێ لەبەرەوەی کە هەر شتێک کە کەس ئەیکڕێ ئەو ئەڵێ من کە پێشووتر ڕێ متتەفقەکە ناڵێ کولفەکەی پێش پێتەڵێکە ئەوەنەی ئەچێتە سەر بەتەواو یعنی لەبەرخۆشی ئەی بۆ پرۆژەی وەبەرهێنان باسی سیارەکەمان کرد بەڵێ بۆ پرۆژەی وەبەرهێنان سیستمەکە چۆنە لە بانقێکی ئاسایی یان تەقلیدی بەراورد بە بانقێکی ئیسلامی ئێستا لە تەعاملێکی ترا کە ئەیکەن تەعاملەکەی تر ئەوەیە بەیعی سەلەمە زیاتر ئەمە با بڵێن لە تعاملی بنووکەکان ناڵم چەند تەعاملێکە یەکەیەکە ببورن بۆیە باسم کرد تۆزێت لێرە زیاتر اعتیمادی کولی بۆ گونجاندنی ئەو کارانێکی ئێستا ئەکرێ پرۆژەیەک دروستکە لێرە بەیعی سەلەم واتە بەڕێزە ئەچیت شتێک ئەکڕیت ینی شتێک داوا ئەەکەیت هێشتا شتەکە وجودی نیە ینی نەهاتوەتەکایەوە بۆ نمونەیەسە لە شارە زووری خۆمان کە مەرەزە ئەکرێت هێشتا برنجەکە ینی نەهاتوەتەکایەوە بەڵام کەسەکە دۆنمەکاڵێ من 5 دۆنمە بۆ کەم بە مەرەزە بەوەنە پێشوەخت باڵێ پێشوەخت پارەکە وەرەگرێ خۆشتەکە وجودی نیە ئەگین ینی بەپێی فکر کەبیری لەکەیتۆڵی لەوانەیە شتە ڕێگە پێراو نەبێت ڕێگە پێراوە بەڵام ئەو کە پارەکە وەرەگرێت ئەبێ لە دواییە ئەو شتە لە کاتی خۆی با بڵێن لە کاتی معلوم زەمەنی معلوم وەقتی معلومە بەڵێ بە پارەکەشی ڕێژەی زیادەی نەخاتە سەر تەسلیمیکە ئەگەر دوور بێ زەرەری کردبێ ئەو کاتە مشتەرەکەن لە ڕبح و خەسارە بەڵام لە هینی تەقلیدیە ئەگەر ئیشێک لەو تەعاملە بکرێ ئایا هەڵێگرێت زەرەرەکە نەخێر ئەو مەسەلەی زەرەرەیەکە پەیوەست نییە بۆ زەرەرەوە بەڵێ پەیوەست نییە بە زەرەرەکەەوە تەنها لە کاتی ڕبحەکەیە ئەمە جیاوازی ینی ئەوەیە کە بۆ مەسەلەیەکی تری ژێتەکایەوە کە ئیشی پێئەکا تەعامل ئیستیسنا واتە شتێک غەیری ئەوەی کە هێشتا بە قیس بۆ دروست کرێ وەکو بەڕێزە
ئاماژەیەکە بە مەسەلەی قیس وا بزانم کەلیمەی قیس بە تەقسید لێرە ڕێگە پێراوە لە ئیسلامە واتە خەڵک لەوانەیە پارە مۆڵی پێ نەبێ بڵێ خانوویەک بە 15 دەفتەر بێ تۆ وردە پارەکەی بێ ئەمە گونجێنراوە لە ئیسلامی بەڵێ چۆنی واتە ئیستیسنا هەتا یعنی زەمەنی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی خاتەمێک با بڵێ مسیلەیەکی داوا کردو بۆیان دروست کردووە پارەکەی نەبووە بە تەقسید یاوێتی یعنی ئەمە ڕێگە پێدراو بووە و چەند تەعامولێکی تر کە لەو زەمانەیە هاتووەتە پێشەوە لەبەر ئەوە بۆ سیغەتانی کە لەو زەمانەیە بووە لەبەرەوەی ئابووری ئیسلامی ئەبێ بگونجێرێ بە پێی زەمەن یعنی نابێ هەر بۆ زەمانێکی محەدەد نییە مادەم گونجێنراوە چەند تەعامولێکی تریش ئێستا ئێمە کە لەم مەجالەیە کورتە ناتوانم زۆر بچمە ناوێەوە بۆ مەسەلەی ئیجارەیان کە خەڵک ئایا شت ئیجار بە ئێمسە ینی خان و ئیجار ینی زۆر کەس لە مەسەلەی ئیجار و ڕەهن و ئەمانەیە زۆربەی کەم لەگەڵ بانقا ئەمانە ئەکرێت ئەبێ بە ئیشکال بەڵام ئەگەر پارەی زیادەی نەچێتە سەر تەقسیتی تێچێ شتەکە وجودی نەبێت هەر ڕێگە پێراوە وەکو ئەم سیغاتانەی وتمان لە ڕووی دنیاوە کێشە دروست بەڵێ بەڵام ئەوەی فەرق لە ئەخیرا لە توێژینەوەکەم دروست بووە سێ کەلیمە ینی زۆر واضح ئەبێ بزانین فائیدە ئەو یعنی قازانجەیە بەبێ جوهد بەبێ عەمەل وەرەگیرێت واتە ڕێگە پێراو نییە و خوای گەورە یعنی لە قورئانە چەند جار ئاماژەی پێیاوە کە حرامە بە ڕیبا حسابە بەڵام لە سیغەی تەعاملی کە وتمان ڕەبح ڕێگە پێدراوە تەنها ڕبحە کە بینی متعاملی لە فرۆشنا عەفو کڕیار و فرۆشیار ڕوئەیە لەسەر مەبلەغێکی معلوم لەو جودەی کە لەو کاتەیە ڕێکەوتون ئەو شتە تەسلیم بەو ئەکرێت بەڵام غێلە واتە احتیکار ڕێگە پێراو نییە ئەوە لە بانقی هەندێک جار تەعاملی پێوە ئەکرێت شتێک لەناو بازاڕە بۆ زیاد بوونی نرخەکەی بۆی خەڵک پەرۆژ بێ بۆی دەستی کەوێ یعنی هەتا مەسەلەی دۆلاریش لەوانەیە بێتەکایەوە کە ینی هەندێک جارەها قۆرەخەکەن لە تەعاملی خۆراکێکە یا جلوبەرگێکە ینی لەو کاتێک کە خەڵک ڕێگە پێدراو نییە ینی لەبەر ئەوە ئەو غیلێ واتە بۆ مەسەلەی غەلاکردن ینی پارەخستنە سەر ڕێژێک کە ئەو خەڵکە نەتوانێت ینی بۆیە شتەکە سوودمەند بن ئەوانەی ئەمانە لێرە ببورن من لە توێژینەوەکەیە یعنی لە دواییە هێناومە داتای دوو بانقم هێناوە بۆیە چکێکم ئەبێت هەموو توێژینەوەی بەراوردکاریەک تۆ دروستکەی لە بینی دوو بانق بەراورد هەم جیاوازیش بەڵێ ئەم بەراوردەم کردووە لە بینی دوو بانقا بانقی دیجلە و فرات کە لە سلێمانیە و بانقی ئەربیلیش هەردووکیان داتان هەیە و هینی با بڵێن خۆیان داتای سەنەویان هەیە و تەقریری سەنەوی و من احتیمادم کردوەوە چەند سەر شتێکی تر بۆ جانبی ئەوەی کە تەحلیلم کردووە لێرەیە کە داتام هێناوە دوای ڕبح و خەساری هەردوولا بۆم دەرکەوتووە لە ساڵی 2014 بۆ 15 بانقی ئەربیل دوای ئەوەی کە تۆ لابردنی خەسائیر و ئەم شتانەی لە ئیشەکانیانە و زەری بۆ ئەمانە 11 ملیار و 368 ملیار دیناریان دەستکەوتووە بەڵام هینی بانقی دیجلە و فرات 6.338یان دەستکەوتووە واتە بۆمان دەرکەوتووە کە بە هەموو شێوازی تەعاملۆ بەو شەرتەی هەردووکیان کە دەستیان کردووە بەکار هەرچەنە بانقی ئەربیل ساڵی 2009 دامەزراوە بەڵام بانقی دیجلە و فرات 2005 دامەزراوە هەردووکیان بە ڕەسمالێکی وەک یەک هەردووکیان من بۆیە ئەو دوو بانقەشمێنە وەکو 50 ملیار دیناری ینی دەستیان کردووە بەکار بانقی با بڵێن ئەربیل سێ لقیشی هەیە لە سلێمانی و هەولێر و بەغا بەڵام بانقی دیجلە و فرات خۆتان نەزانن 6 لقی هەیە لە ئەنبار هەیەی لە بەغا هەیەی لە هەولێر لە سلێمانی لە چەندی شوێن کەچی لەگەڵ ئەوەشا کە فروعی زۆرە بە هەمان سەرمایەش دەستیان پێ کردووە ئەو زەرەرمەند بووە بەڵام ئێمە لێرەیە یعنی کە بۆمان دەرکەوت ئەو بانقا بۆ ڕوونکردنەوەی ئەوە نییە بڵێن ئەویشیان زۆر دەوری بینیوە لەوە بەرهێنانە من لە کۆتایی ئاماژەم بەوەیەوە هەردووکیان لە مەسەلەی وەبەرهێنانە کە داتام وەرگرتووە زۆر کەم وەبەرهێنانیان هەبووە چکێکم ینی بەڕاستیەکەی بێ هەردوو بانقەکە تەشجیع بکرێن کە بگۆڕێن لە سیستمی شێوازی کارگێڕی و
ئابوووریانە ینی با بڵێن چۆن ینی دوو هۆکاری سەرەکی هۆکاری سەرەکیە بۆ هەم دەوڵەت هەم بانک هەم ماڵی کەسێک کە بچینە سەر کۆمەلگایەکی بچووک واتە ئیدارە و اقتصاد واتە کارگێڕی و ئابووری ئەگەر جاری وایە سەرچاوەکەش هەیە نەتوانرێ بە ماماڵەیەکی باش کارگێڕێکی بکرێ زەرەر بەندەبی وە بە هەمان شێوە بە عکسەوە ئەگەر جاری وایە سەرچاوەکی کەمی شەوەکو بۆ نمونە ئەردەن خۆ نەوتی نییە هیچ شتێکی نییە بەڵام توانێتی بەربەردەوامی ژیانێکی ئاسوودە و وەسیط بۆ خەڵکەکەی دابین کە ببورن دەستەکانە خۆش بێ بابەتەکە ئەمەندە زیاترێ هێنێ بەڵام لە بەرکەمی ئەمەندە خۆش بابەتەکە بە دوایە کاڕوون کرایەوە پرسیار بە دوا پرسیار پێشەوەی ئێوە بیکەن وەڵامدانەوەی هەبوو دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ زۆر سپاسی کورساتەکەم بۆ ئەم دەرفەتەی ڕەخسانی و دائیمە ینی دەست پێشخەرن لەوەی کە شتی نوێ و ینی کەسی باش بانکەن بەڕاستی سوورمەندی لێ شتەکانتان لەشتان ساغ بێ و زۆر زۆر دکتۆرە زۆر سپاس بۆ پرۆفسۆری یاریدەدەر خۆشی ئەوسمان پێشتر کا بە ڕێزیان لە بەرنامی بەیانی کورسانی زۆر لەگەڵمان بوون.